ساڵی 2020 جگەلەوەی ساڵێکی قەیراناوی بوو لە ڕووی دارایی و بڵاوبوونەوەی کۆرۆناوە بۆ ڕۆژنامە نووسان لە کەرکووک ساڵێک بوو کە زۆرترین پێشێرکاری تێدا بەرامبەر بە ڕۆژنامە نووسان ئەنجام درراوە. ڕۆژنامە نووسانی شارەکە ئاماژە بەوە دەکەن کە لە ساڵی ڕابردوودا پێشێرکاری زۆر بەرامبەر بە ڕۆژنامە نووسانی کەرکووک لەلایەن هێزانیەکانی عێراقەوە ئەنجام دراون. بەردەوام ڕۆژنامە نووسان میدیاکاران و دەستگاکانی ڕاگەیاندنیش لەگەڵ با بڵێن هێزە ئەمنیەکان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لەگەڵ سوپا لەگەڵ حەشدی شعبی لەگەڵ پۆلیس لەگەڵ سلکەکانی ترا دائما کێشە و مشاكليان هي. بتصوري كركوك من المحافظات التي شهدت يعني خروقات. بەبۆسوونی من کەرکووک لەو پارێزگایانەیە کە زۆرترین پێشێلکاری تێدا ئەنجام دراوە بەرامبەر بە ڕۆژنامە نووسان وە کۆس بوو ئەگەری زۆر خراوەتە بەردەمکاری ڕۆژنامە نووسان لە کاتی ڕووماڵکردنی ڕووداوەکاندا. ئەدای هێزە ئەمنیەکان ئەدایەکی ناتەندروست بووە، بەڵام لە هەمان کاتیشدا هۆکارەکە بۆ سستی و لاوازی سندیکای ڕۆژنامە نووسانی عێراق و کوردستان دەگەڕمەوە کە بەرگریان لە ڕۆژنامە نووسان نەکردە. دیارە ئەو هێزێکە لە کەرکووک ئێستا کەرکووک بەڕێوە بەنیاخۆت ئیداری ئەمنی کەرکووکیان بەدەسا هێزێکن بەشێکیان تقریبن ئەتوانین بڵین کە هێزێکن نامە بە کاری ڕۆژنامە نووسی یاخود لە ئازادی دەربڕی ناگەنەوە لە کاری پیرۆزی ڕۆژنامە نووسان ناگەن بۆیە ئەبینی ڕۆژانە و چەندی جار ئەم حاڵەتانە دووبارە بێتەوە. سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستانیش پێی وایە پێشێرکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامە نووسانی کەرکووک بەردەوامیش دەبێت ئەگەر ئاستێک بۆ پێشێرکاران دانەنرێت. تۆ زیاتر لە هەموو ساڵی 2020 بوو کە هەتا لێدان و شکاندنی کامیرە و گرتن و ڕفاندنی ڕۆژنامە نووسی تێدا بوو، یعنی ڕفاندن حاڵەتێکی زۆر خەتەر جگە لەوەی کە بۆ ڕووماڵکردنی خەبەر هەموو ڕۆژە ڕۆژنامە نووسان وەکو بە قاچاقچیەک محاولە بکەن بۆی خەبەرێکیان لە شوێنێکەوە دەستکەوێ و کەس نیان بینی و کە ئەیان بینی ئەیان خستە دواوەی سیارە و ئیهانەیانەکردن و میمۆریەکانیان نەشکاندن. زۆرترین تۆمار لە لای ئێمە ئەمساڵ کە تۆمار کرا فعلەن 2020 بوو. ئامارێکی ورد لەسەر پێشێرکاریەکان کە بەرامبەر بە ڕۆژنامە نووسانی کەرکووک ئەنجام دراون لە بەردەستدا نییە. خواست و داواکاری ڕۆژنامە نووسانە سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان لەسەرەوە پرسە بێنە دەنگ و کێشەکە لەسەر ئاستێکی باڵا لەگەڵ لێپرساوانی عێراق و ئیداری کەرکووکیش یەکلایی بکەنەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.